دیارە لە ڕۆژانی ڕابردوو پەلاماری تیرۆرستانی داعش بۆ سەر هێزەکانی پێشمەرگە و چەندین ڕووداوی دەکەوتەوە واروها کاریگەری ڕووماڵەکان لەسەر ئەم با بڵێن ڕووداوانە تا چەندە کارێکی دروست بوو تا چەندە بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوە نەخوازراوانە یاخود ئەو بارودۆخۆ پێشاتانە دەکرێت کە میدیاکاران ڕۆژنامەنووسان پەیامنێران کاری لەسەر دەکەن و پێویستە چۆن لەگەڵ بارودۆخە نەخوازراوەکانە مامەڵە بکەن و بابەتەکان و هەواڵەکان بخەنەڕوو تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز ئەرسلان ڕەحمان خوێندکاری ماستەر لە ڕێگەیاندن لە هەورێرەوە لەگەڵمانە. کاک ئەرسلان سڵاوت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. باڵێ کاک ئەرسەلان دیارە چەند ڕۆژی ڕابردوو بە هۆکاری ئەو بارودۆخە نەخوازراوەی بەهۆی تیرۆرستانی داعش پێدا تێپەڕووین بە تایبەتر هێزەکانی پێشمەرگە کاری میدیاکاران تا چەندە لە ئاستی پێویستدا بوو بۆ ڕووماڵکردنی هەواڵەکان بە بڕوای تۆ ئەمە چۆن بوو؟ بەڵێ سەبارەت بە ڕووماڵی پرسەکانی شار یا سەنگەرەکانی پێشمەرگە و بەرگری لە هەرێمی کوردستان یا خاکی پیرۆزی کوردستان ئەوەی تێبینی کراوە نەک ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بەڵکو هەر لە سەرەتای سەرەڵدانی شەڕی داعشەوە تاکو ئێستا ئێمە نەمانتوانیوە یا میدیای ئێمە نەیتوانیوە بە شێوەیەکی پیشەیانە بە شێوەیەکی پڕخشناڵانە ڕووماڵی ڕووداوەکانی شەڕ بکات و بتوانێت ئەو پەیامە نەتەوەی و نیشتیمانی کە پێویستە بیگەێنێت نەیتوانیوە ئەم پەیامە بگەێنێت. اینجا کەم و کورتەکان زۆرن هەم لە ڕووی دیشکردنی پەیامێرەکانەوە هەم لە ڕووی داڕشتنی ئەو پەیامەی کە ئاراستەی وەرگرەکرێ هەم لە ڕووی کەوتنە ناو هەڵە و چەواشەکاری و بڵاوکردنەوەی هەواڵی فەیک و کەوتنە شوێن دەنگۆ و واتەوات و کاریگەری دروستکردن لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی دەرونی تاکو کۆمەڵگەی کوردی. باشە کاگەر سەلان پێت وایە ئەو ڕاگەنراوانی کە لەسەر راستی باڵا لە هەرمی کوردستاندا بڵاو دەکرایەوە سەبارەت بە سنووردارکردنی ڕۆماڵەکانی ئەم دوای ئەم گرفتانی خود ئەم هێرشانی تیرۆرستانی داعش بۆ سەر ناوچەکان کاتێک ئەم هێرشانە ڕوویدا ڕاگەنراوی جیاواز بڵاو کرایەوە باس لەوە کرا کە پێویستەکە سنووردار بکرێت شێوازی ڕۆماڵکردنەکە. تۆ پێت وایە میدیای کوردی ئەوەندە ناتەندروست ڕۆماڵەکەی کرد کە بگاتە ئاستێک کە ڕاگەنراوی بڵاو بکرێت و حتمما دڵنیام ئاگاداری تاوی ڕۆماڵەکان و دۆخەکە بوویت. بەڵێ ئەوەی وەزارەتی ڕۆشنبیری و هەم وەزارەتی پێشمەرگە لەم چەند ڕۆژەی ڕابردوو ڕایان گەیان یا وەکو بڕیار دەریان کرد تەسەور دەکەم هەنگاوێکی گرنگ بوو بەڵام زۆر درەنگ ینی ئەمە ئەوایە لە دەستپێکی شەڕی داعشەوە لە 2014 ئەمە بکرابە بەڵام ئێستاش کە کراوە گرنگە میدیای ئێمە کەناڵەکان پەیامنێران بتوانن جۆرێک لە جۆرەکان پابەندی ئەم بڕیارانە بن کە سەرنجام بۆ بەرژەوەندی هەمووانە بۆ بەرژەوەندی هێزی پێشمەرگەیە بۆ بەرژەوەندی ئاسایشی دەرونی تاکو کۆمەڵگەکەیە. ئێمە ئەم ڕووماڵەی کە بینیمانە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئەوەی لەبارەی گوندی لەهێبانەوە هەبوو ئەوەی لەبارەی مەخمور و ناوچەی قەرەچووقەوە هەبوو هەموو ئەوەی لە گەرمیان هەیە هەموو ئەوە پێمان ئەڵێ ئەم میدیای ئێمە نەیتوانیوە وەکو پێویست وەکو ئەوەی کە پێویستە بیکات ڕووماڵی ئەم پرسە بکات. ترس و دڵەڕاوچێ دروستکردنی ژاوەژاو دووبارە بەرهەمهێنانەوەی تیرۆری فکری داعش دووبارە گەورەکردنی داعش دووبارە وەکو چۆن دەڵێ خزمەتکردنی ئەجێندای داعش لە میدیای کوردیدا ڕەنگی داوەتەوە بەچی بە ترساندنی خەڵک بە تۆقاندنی هاوڵاتی بە پیشاندانی وەزعی سەنگەرەکان بە ئاشکراکردنی نێنیە سەربازیەکان بە یارمەتیدانی چەکدارانی داعش لەوەی ئەو ئامانجە تیرۆریەی هەیەیانەبی بە ئاسانترین شێوە بیە نەدی. هەر بۆ نمونە کاتێ داعش کردەیەکی تیرۆریستی ئەنجام دەدات دوای 3 ڕۆژ یان 4 ڕۆژ لە ڕوودانی ڕووداوەکە یا کردەکەی خۆی لە ڕێی چەناڵەکانی خۆیەوە ڕووداوەکە باس دەکات یاخود بڵاوی دەکاتەوە
کەچی میدای ئێمە چێتکە بە چێتکە لەگەڵ ساتی ڕوودانیدا ئەو ئامانجەی داعش دەپێکێت و ئەو ئامانجە دێنێتە دی هاوکات لەگەڵ کردە تیرۆریستەکە ڕۆماڵی ڕووداوەکە دەکات کە ئەمە بۆ خۆی وەکو دەستکەوتێک ئەبێ بۆ داعش. ڕاستە کاگەرسەران دیارە ڕەنگە دەرکردنی هەندێک یاسا و ڕێسەیان با بڵێن ئەو کەناڵانی کە بە فەرمی کار دەکەن و بینایان هەیە ستودیۆیان هەیە دەتوانن شێوازێکی ڕاستتر لەگەڵ بارودۆخەکەیان مامەڵە بکەن بەڵام ئەو میدیانەی کە لەژێر دەسەڵاتی با بڵێن دەستگایەک دانیە یاخود لە ڕێگەی سوشیال میدیاوە هەواڵەکان بڵاو دەکاتەوە چۆن کار لەسەر کەمکردنەوەی ئەم بارودۆخە بکرێت هەواڵەکان بە شێوەیەک بڵاو بکەنەوە کە کاریگەری نەرێنی لەسەر هەم ڕەوشی ئەمنی نەبێت و هەم لەسەر لایانی دەرونی نەبێت. بەڵێ ئێمە لێرە دوو میدیامان هەیە میدیا کلاسیک و تەقلیدیەکەمان هەیە کە خۆی لە دەستگاکانی ڕاگەیاندن و کەناڵەکانی بینرا و بیسترا و خوێندرا و ئەبینێتەوە کە شوێنیان دیارە دامەزراون بینایان هەیە کۆمەڵێ پەیامێری دیاریکراویان هەیە وە جۆرێتر لە میدیامان هەیە کە میدیای خەڵکە و میدیای سۆشیال میدیای پێوتری ئەمەیان دەرکردنی بڕیار و یاسا و کۆمەڵێ یعنی ئەو بابەتانە ناتوانن ببوورە ناتوانن ڕێگری بکەن لەوەی کە خەڵک چی بڵاوەکاتەوە یاخود چی بڵاو نەکاتەوە. سانسۆرکردنی سۆشیال میدیا کارێکی زۆر ئەستەمە هەم لە ڕووی تەکنیکیەوە هەم لە ڕووی معریفیەوە بەڵام ئێمە دەکرێت جیاوازی لە نێوان دوو شتا بکەین. یەکەم میدیای تەقلیدی ئێمە میدیای کلاسیکی ئەو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەبێ بای ئەوە یا ئەوەندە ئاستی ئیشکردن و پیشەیی و وشاریان بەرز بێ نەکەونە دوای سۆشیال میدیا. بەداخەوە ئێمە کەناڵی زەبەلاحمانەیە لارێوی کوردستان بەڵام پیجێکی بێناسنامە ئەتوانێت فریوی بدات هەر وەکو ئەوەی بینیمان هاوڵاتیەک لە گوندی لەهێبان کۆمەڵێ تایی سوزاندووە بۆ ئەوەی بڵێ کە ئەم گوندە ئاوەدانە هاوڵاتیەکی دیکە وێنەکەی تۆمار کردووە بڵاوی کردوێتەوە زۆرێ لە کەناڵە میدیایەکان هاتن ئەم ڤیدیۆیان بڵاو کردەوە وتیان داعش گوندەکەی سووتاندووە لە کاتێکا هیچ ئەسڵ ئەساسی نەبوو. ئەمە چیمان پێ ئەڵێ ئەمە پێمان ئەڵێ میدیا دامەزراوە یەکەمان میدیا کلاسیکەکەمان نەیتوانیوە ئاستی خۆی بەدەست بکاتەوە لە ئاستی سۆشیال میدیا تێپەڕێت لەبەری ئەوەی میدیای تەقلیدی ئێمە تەختیە و تەغذیەی با بڵێن سۆشیال میدیامان بکە بەعکسەوە بووەتە وەکو چۆن دەڵێ بە شوێن سۆشیال میدیا کەوتووە و نەیتوانیوە سۆشیال میدیا تێپەڕێنێت نەیتوانیوە جۆرێک وشیاری جۆرێک بەرهەمی میدیایی پێشکەش بکات کە سۆشیال میدیا بە دوای خۆی داڕاکێشێت بەعکسەوە ئەو سۆشیال میدیا ئەو بە دوای خۆی داڕادەکێشێت ئەمە کێشە گەورەکەیە. سەلام کەواتە تا چەندە گرنگە با بڵێن بە شێوەیەکی گشتی میدیا بە ئەرکی پیشەیانی خۆی هەستێت و نەکەوێتە ژێر کاریگەری ئەو هەواڵانەی کە دەبیسترێ یاخۆت لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە بڵاو دەکرێتەوە. ینی ئەمە ئەرکی میدیایە ئەرکی میدیایە پیشەیانەکە بکە ئەرکی میدیایە ڕاست بۆ بێ ئەرکی میدیایە ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگە بپارێزێ ئەرکی میدیایە ئاسایشی دەرونی تاک بپارێزێ ئەمە نەتەنیا بۆ حاڵەتیشە بۆ ڕوودا و کۆمەڵایەتیەکان بۆ لە ڕووداوێکی هاتوچەوە بگرە هەتا حاڵەتی تاوان مەسەلەن تاوانەکان لە کۆمەڵگەدا هەموو جونکەیەک بۆ هەموو پرسێک میدیا ئەبێ میدیایەکی بەرپرسیانانە مامەڵە بکە بەرپرسیار بێ بەرامبەر بە وشە بەرپرسیار بێ بەرامبەر بە یاسا بەرپرسیار بێ بەرامبەر بە ڕتم و نۆرمی گشتی ژیان و سەلامەتی ژیانی کۆمەڵگا ئێمە ئەمە لە میدیای خۆماندا تاڕادە نابینیم هۆکارەکانی زۆر هۆکاری ئەوەی کە خودی ئەم میدیایە لە بنەڕەتدا پێویستیەکی پیشەیی دروستی نەکردووە پێویستیەکی وەکو چۆن دەڵێ بابەتیانە نەیهێناوەتە بوونەوە زۆرێکیان تەنیا ژمارەن زیاد بوونە و ئەمانە کەوتونەتە شوێن ئەوەی کە چۆن بتوانن زۆرترین لای کۆ بکەنەوە چۆن بتوانن ئەم کەناڵانەی ئێمە لەسەر ئەوە نییە کام بابەتی بەسوود و گرنگ و باش بۆ کۆمەڵگە پێشکەشەکەن کێبەرکیەکان لەسەر ئەوەیە کامیان زۆرترین لایکی بۆ دێ کامیان یەکەمە لە لای کامیان یەکەمە لە
بیو بۆ نمونە لە ئینگەجمنتی پیجەکەی ئەوەندەیە یەکەمە، یعنی ئەمە ئیشکالەکەیە. ئێمە کۆمەڵێک کەناڵی دامەزراوەیمان هەیە کە ئەتوانین بڵێن ئیمکانیتێکی تەکنیکی و مرۆیی گەورەیان هەیە، بەڵام بەداخەوە عەقلی میدیاییتیاندا غایبە، وجودی نییە. لەبەر ئەوە کەوتونەتە شوێن ئەوەی بزانن پیجەکەیان ئەم هەفتەیە چەندێک بینەری هەبووە، چەندێک ئەکتیڤ بووە. یعنی ئەمانە کۆمەڵی ژمارەی ناڕاست و ناحەقیقین و ئاستی کێبەرکەی پیشەیانە و میدیایانەیان دابەزاندووە بۆ ئاستی کێبەرکەی ئەوەی کە هاوڵاتیەک لە بەنگلادێش، هاوڵاتیەک لە مالیزیا، هاوڵاتیە لە ئەندەنوسیا، هاوڵاتیە لە پاکستان ڤیدیۆکەی بینیون و لایکی کردووە. ئەمە بۆ خۆی مەترسیە. ئەمەیە گەورەترین کێشەکە ڕوبەڕووی ڕەوشی ئەمڕۆی میدیای کوردی بووە. باشە کاگەر سەلان، دڵنیام سەرنجت لەسەر تەواوی ئەو ڕووماڵانە هەبووە کە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کراون. باز لە دامەزراوەکان بکەین بەدەر لە سوشیال میدیاوانی کە لە پیج و سایتەکان زانیاریەکان بڵاو کراونەتەوە. ئەوەی کە تۆ زۆر بۆت گرنگبووە وەکو نمونەیەک لەلات ماوەتەوە، چی زۆر بە هەڵەت لێی تێگەیشت یاخود بە هەڵەت زانی کە کاتێک لە کاتی ڕووماڵەکاندا ئەنجام درا بۆ ئەوەی کە بۆ تەواوی بینەران وازەح بێ و بۆ ڕۆژنامەنووسانیش وازەح بێ کە کۆمەڵێک بابەت هەیە بۆ ئەمە سامپڵێکە لەوانە کە نابێت بخرێتە ڕوو، ئەمە زەرەر لە ئەمنیەتی وڵاتەکە ئادات. بەڵێ هەر ئەم 24 کاتژمێری ڕابردوو ئۆپراسیۆنێکی هێزی پێشمەرگە هەبوو لە سنووری گەرمیان و لە ناوچە کێوی قەرەچووک و ئەم ناوچانە. کامێرە شان بەشانی هێزی پێشمەرگە ڕێ دەکرد وە پیشانمانی ئەدا ئەمانە چی چێکێکیان پێیە، ئەمانە چەند کەسن، ئەمانە چۆن هەمووی گرمۆڵە بووە بە ناویەکە، چۆن بەو دەشتە هەمووی بە کۆمەڵ ئەڕۆن بەڕێوە. ئەمە هەر پێمان دەڵێت، یعنی ئەمە دیوێکی سلبی دیکەی هەیە کە ئەوەیە کە ئەم هێزەی ئێمە دیسپلینی سەربازی ڕەنگە وەکو پێویست نەبێت، کە تۆ ئەبینی کۆمەڵی پێشمەرگە، 30 پێشمەرگە، 40 پێشمەرگە لە دەشتێکا کۆمەڵ بوونە. ئەمە هەر لە ڕووی سەربازیەوە بۆ خۆی مەترسی لەسەر ژیانیان دروستەکەی. ئەمە حاڵەتی دیکەم بڵاوبوونەوەی هەواڵی فەی لە مەسەلەی لە هێبانە، مەسەلە وتیان داعش چوەتە گوندەکە کەوانە نەچوو، وتیان داعش گوندەکەی سووتان کە ڕاز نەبوو، وتیان خەڵکی گوندەکە بە تەواوی چۆڵی کرد، کە تۆ دەڵێ خەڵکی ئەم گوندە بە تەواوی چۆڵی کرد، بەمانای ئەوەی فەرموو داعش وەرە ئەوە کەس لە گوندەکە نەماوە، وانە بچوو بۆ ناو گوندەکە. لە کاتێکا ڕەنگە هەموو ئەو چەکدارانەی داعش کە لەو سنوورە بووبن ژمارەیان لە پەنجەی دەستێ نەپەڕی بێ، بەڵام کە تۆ لێرەوە پەیامەکەی پێدەدەی ئەوە دواماڵ گوندەکەی بەجێهێشت، ئەوە 15 تر بەجێهێشت، ئەوە 20 بەجێهێشت، کەسی ئێستا کەسی تێدا نەما. ئیتر ئەمە یعنی بە داعش دەوترێت. داعش لە کاتێکا ڕەنگە کەوچکێک چای، کەوچکێک شەکر بۆ ئەو زۆر پێویست بێ لە ئێستایدا، ئەتوانێت فەرمەوە ئێستا گوندێک لە بەردەستێتی. لە کاتێکا لە 2007ەوە تەقریبان لە کۆتاییمان ساڵی 2007ەوە داعش نەیتوانیوە هیچ شوێنێک بگرێت، نەیتوانیوە هیچ بستەخاکێک بگرێت. بەڵام لێرە بەداخەوە میدیای ئێمە هانی دەدا، دەست پێشخەری بۆ ئەکا، زانیاری پێ ئەدا، فڵان گوند چۆڵە، فڵان کەسی تیا نەماوە، فڵان ئەوەندە کەس، فڵان گوند ئەوەندە کەسی تێدایە. یعنی هەموو ئەم زانیاریانە خزمەتکردنە بە ئەجێندای داعش و نمونەگەرێکی زۆر هەندەوەی کە تەنانەت کەناڵ هەبووە باشە کاگەر سەلان، باشە کاگەر سەلان، ئاگادارین کە هەرێمی کوردستان و عێراقیش بەدەر نابێت لەم بابەتانە و هەمیشەم بابەتانە دووبارە بێتەوانێ و ئەزمموی ڕابردوش ئەمەمان پێڵە کەواتە ڕێگە دروستەکە بۆ ڕووماڵکردنی بابەتێکی لەم شێوەیە چۆنە ڕۆژنامەنووسان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەمەدا بکەن. یەکەم لە ڕووی مرۆییەوە، توانای مرۆییەوە ئەبێ ئەم کەناڵانە درک بەوە بکەن کە چی دیکە کاتی ینی باوی ئەوە نەماوە تۆ بێ پەیامنێرێک، بێژەرێک، پێشکەشکارێک بنێریتە بەرەی جەنگ. ئەو کەسەی ئەچێت ڕووماڵی ڕووداوی شەڕەکە ئەبێ پەیامنێری سەربازی بێ، ئەبێ ڕاهێنانی کرد بێ، ئەبێ پڕچەک بێ، ئاشنا بێ بە
زانستی میدیایی ئەبێ شارەزای یاساکان بێ ئەبێ حسابی ئەوە بکات کە لە کاتی شەردا کۆی گشتی جونگەکانی وڵات ئەکەونە دۆخێکی ناوەقتە ئاساییەوە کە کەوتنە ئەو دۆخەنە ئاساییەوە هەندێک ئەحکامی عورفی هەیە کە ئەبێ پەیڕەو بکرێن جێبەجێ بکرێن وەکو حاڵەتێکی ئاسایی نییە ئەم هەواڵەی کە لە کاتی ئاساییە ئەتوانم پەخش و بڵاوی بکەمەوە ڕەنگە لە بارودۆخێکدا کە وڵاتەکەم لە شەردایە نەتوانم بڵاوی بکەمەوە ئەمە یەک دوو لە ڕووی دام و دەستگای ڕسمیەوە وەزارەتی پێشمەرگە ئەرکێتی فەرماندەکانی پێشمەرگەکانی کارمەندەکانی پابەند کات بەوەی کە بۆ خۆ دەرخستن بۆ ئەوەی کە ببیت بەناو بۆ ئەوەی کە بڵێ من ئەو ئیشەم کردووە لێدوان نەدەن یعنی ئێمە ئەمە شتێکی زۆر سیر و سەمەرەیە لە بەتەنیا لە ڕەنگە لە هەرێمی کوردستان ئەمە هەبێ هەموو کەسێ لە شوێنی خۆیەوە لێدوان دەدا هەموو کەسێ لە شوێن خۆیەوە زانیاری ئەدا ڕەنگە پێشمەرگەیەک لە خاڵێکی سەنگەری بەرگریدا ئاگاداری چواردەوری خۆی نەبێ بەو جۆرەی کە پێویستە دێ لێدوان دەربارەی کۆی گشتی جەبهەکەی ئەدا کۆی گشتی میحوەرەکە ئەدا ئەمە ئیشکالێکی گەورەیە ناکرێت کارمەندی ئەمنی لە شوێن خۆیەوە قسە بکات ئەمە ئەبێ وتەبێژی ڕسمی هەبێ خۆشبەختانە ئێستا وەزارەتی پێشمەرگە پێم وایە تا ئێستا 4-5 بڵاوکراوەی ڕۆژنامەوانی هەیە تا ئەمە دوای لە 2014ەوە تا ئێستا ئەم 4-5 ڕاگەیەندراوە ڕۆژنامەوانیمان بینیوە وەکو بە ڕسمی دەربارەی ڕووداوەکانی شار یابەرەکانی بەرگری پێشکەشی بکات یا بڵاوی بکاتەوە ئەمە خاڵی دووەم خاڵێکی دیکە میدیای ئێمە ئەبێ پابەند بێ بە ئەخلاقیاتی ئیشەکەی بە ئیتیکی پیشەکەیەوە ئەمە یەک پابەند بێ بە یاساکانەوە بەو یاسایانەی کە هەمانە یاسای کاری ڕۆژنامە نووسی ینی هەموو ئەو یاسایانەی کە هەیە پێویستە پێوەی پابەند بێ خاڵێکی دیکە میدیای ئێمە پێویستە پابەند بێ بە پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیانەی خۆی لە ئاستی سەرجەم ڕووداوەکان شەڕ بێ کێشەی ناوخۆیی بێ ململانەی سیاسی بێ ڕەچاو بکە پەیڕەوی لێ بکە ناکرێن میدیایەکی بێپەروامان هەبێ کە گوێ نەداتە هیچ شتێک وە پێی وابێ هەموو شتێک پێویستە بکرێتە قوربانی ئەوەی ئەو چەند لایەک بەدەستێنێ ئەمە ئیشکالە گەورەکەیە ئەبێ ئەم میدیایانە پابند بکرێن بەوەی کە دەبێ ڕەچاوی ئاسایشی کۆمەڵگە بکەن ئاسایشی کۆمەڵایەتی خەڵک بکەن ڕەچاوی تەبایی نێوان شارەکان نێوان پێکاتە سیاسەکان نێوان پێکاتە ئاینیەکان نەتەوەیەکانی ئەم وڵاتە بکەن وە شتێک نەکەن کە بە زیان بۆ کۆی گشتی جوگەکانی ئەم وڵاتە بشکێتەوە. بەڵێ کاگەر سەلان سوپاس بۆ سانیارەکانە سوپاسکان بانیە میوانی ئێمە بووی زۆر سوپاس بۆ وەرسەلان ڕەحمان خوێندکاری ماستەر لە ڕاگەاندن کە جەنابیان لە هەولێرەوە لەگەڵ ئێمە بوو سوپاس بۆ سانیارەکانت.